باندێکی ئێرانی هەزار کچ و ژن دەبەنە شاری هەولێر بۆ کاری لەشفرۆشی. ئەو باندە چۆن دەستگیر کرا؟ ئیطلاعاتی ئێرانی دەڵێت ئەو باندەی کە هەزار ژن و کچیان بردوۆتە شاری هەولێر و لەشفرۆشیان پێوە کردوون لە ئێران دەستگیرمان کردوون. دەستگای ئیطلاعاتی ئێران بڵاوی کردەوە کە هێزەکانیان دوای 4 مانگ چاودێری کردن سەرۆکی بە قاچاغبردنی گەورەترین باندی لەشفرۆشیان بۆ هەولێر دەستگیر کردووە. زەهرا مەنسووری ئەو سەرۆک باندەیە کە بە ناوی خوازراوی ساراوە کاری بە قاچاغبردنی گەورەترین باندی لەشفرۆشی بووە بۆ هەولێر. زەهرا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە و بە بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆی ئەو لەشفرۆشانەی لە بەردەستی دابووە کارەکەی ئەنجام داوە. ئیطلاعات دەڵێت لە ڕێگەی چاودێریکردنی ئەو ژنەوە هێزەکانیان بۆیان دەرکەوتووە کە گەورەترین باندی بازرگانیان با ژنان و کچانی ئێرانی بۆ هەولێر دەستگیر کردووە. باندەکە لەلایەن 2 کەسەوە بەناوەکانی عالی ڕەزا فەرجەدی کیاوکەتی سەرپەرشتی کراوە و بە هاوکاری لەگەڵ زەهرا مەنسووری کچ و ژنە ئێرانیەکانیان بردوۆتە شاری هەولێر.